هما شماع شرازه آبوری جه هاولێرێ لەسەر بێڕەوشێ و کاریگەری ئەوان لەسەر بازاڕان لەگەلمە ڕێزار هما سپاس بۆ ئامادەبوونەوە هەم چ چاوەڕێ دەکەن دەبێ ئالوزیێدە دەمەکێدا هەموو ئالی هوشیاریە دەدن و شەڕ بەرفرەحتر نەبە دە چ کاریگەریە لەسەر بازاڕان بەتایبەت لە ناوچەیە چێ بکەتن. تحياتي لكم ولمشاهدين ڕێزم بۆ ئێوە بینەرانی کەناڵی کوردستان 24 لە ڕاستیە ئێستا دۆخە سیاسیەکە زۆر ئاڵۆزە و ڕووداوەکان زۆر بە خێرایی بەرەو پێشەوە دەچن دوای ڕاگەیاندنی کوژرانی حەسەن نەسڕڵڵاه هەروەها کاردانەوەی تر چاوەڕوان دەکرێت ڕوو بدات و بەڕای من دەکرێت ئەو کاردەوانانە کاکردە بەرەو ئاراستەی کەمکردنەوەی گرژەکان بێت دوای ئەوەی بەڕێز حەسەن نەسڕڵڵاه وەک سەرکردەی گەورەی بەخشەری معنەویەتەکان بوو بۆ پارتەکەی لە لوبنان یاخود ئەو گروپانەی کە هاوڕای بوون یان هاوپەیمانی بوون لە عێراق یان لە سووریا یاخود لە یەمەن ئەمەش ڕەنگە تۆزێک دابەزێ بەهۆی کەمبوونەوەی معنەویاتەکان و کەمبوونەوەی گرژێنەکانە لە ڕووی ئابووریشەوە بەڕای من ئەگەر ئەمە ڕوو نەدات واتە ئەگەر هات و گرژیەکان بەرەو کەمبوونەوە نەچن ئەو کاتە کاردانێکی ئیجابی دەبێت بۆ عێراق لە ڕابردوودا فرۆشی بانقی مرکزی لە دۆلار بەرز بۆتەوە تا ئاستێکی پێوانەیی وە گەیشتۆتە زیاتر لە 500 ملیار دۆلار لە مانجێکدا هەروەها بانقی مرکزی بە معدەلی 160 دەیفرۆش من وەکو ئابووری ناسێک من نابینم لەو مەبلەغە گەورەیە پێویست بێت بۆ عێراق و هەروەها پێویستی بە هێنانی کەلوپەل بێت یاخۆت حواڵەی زۆر گەورە هەبێت لە باقی مرکزیەوە لە ڕێگای سەکۆکانەوە یان ئەو بانقانەی کە دەنێرن هەروەها تەنانە سەرۆک وەزیرانی عێراقیش ڕایگەیاندە بوو کە عێراق پێویستی بە تەنها بە 50 یان 60 یان با بڵێن 100 ملیۆن دۆلار هەیە ڕۆژانە بۆ کڕینی بابەتانی کە لە دەرەوە دێن و هەروەها ئەم ژمارەیە بەرابەر 1.5 زیاتر بوو لە ئاستی ئاسایی فەرموو باشە ڕێزدار هەما بەڵێ کەرەم با بیرۆکەکەم بگەێنم بە تەواوی بله ما گوت داهاتویا پیوندین ایران لگل ایران و عراق لگل لبنان دمه که در کاف آلوزیه چبونه دوابکتن کو سبروج به تایبت پشتی برفره بونا وان آلوزیان امریکا هزره ده سپاندنا هن سزان ده بکتن به تایبت جالی آبوری و لعراقه بڕواناکەم لە بۆچوونی مندا وانییە کە ئەمریکا ڕێو شوێنی تون بەرامبەر بە عێراق بگرێتە بەرە چونکە بانقی ناوەندی لەگەڵ داواکاریەکانی فیدرالی ئەمریکی مامەڵی دروستی کردووە بەڵام هەندێک تحاول هەیە کات لە کاتی بە ئەو بانقانەی کە پاریان دەنارد لە بەرژەوەندی لوبنان و حزب الله یان گروپە چەکدارەکان ئەوانەی کە بەستراونەتەوە بە ئێرانەوە و ئەم گواستنەوەی پارەش لە ئێستادا لەو پەڕێتی و هەروەها کاریگەری دەبێت لەسەر نرخی دراوی عێراقیە بەڵام لە داهاتوێکی نزیکدا ئەگەر هاتوو
ئەگەر ئەو معنەویات دابەزی هەگەر هاتوو گروپە چەکدارەکان هەستیان کرد بەوەی کە هیچ ڕێگایەکە هیچ توانایەکیان نەماوە بۆ ڕوبەڕووبنەوەی ئیسرائیل بێگومان ئەو کاتە پاشەکشە دەبیندرێ لە داوای دۆلار بۆ تەمیرکردنی حەزب الله و میلیشیاکان لە ناوچە جیاجیاکاندا ئەوانەی کە وەکو دژمن هەژمان دەکرێن بۆ ئیسرائیل لە ماوەی ڕابردوودا عێراق تەمویلی دەکرد بۆ توانای جەنگی ئەو فەسایلانە بۆ نمونە حزب الله ئەمە بۆ چوونی خۆم شتێکی فەرمی نییە بەڵام لەمیانی بەدواداچوونمدا بۆ ئەو بڕەپارە گەورانەی بانقی ناوەندی تەحویلی دەکرد بۆ بازرگانان و لە ڕێگای ئەو بانقانی حەواڵە دەکەن بەڵام هیچ شتێک نییە بیسەلمێنێ کە ئەم پارانە کەلوپەلیان ناردەوە العراقەوە کاتەوە پارێ بۆ چووە کەواتە دوو ئەگەر هەیە یەکێکیان لەوانەیە ڕەسیدی خراپەکاران و گەندەڵکارانە لە دەرەوە یاخود هەندێک لایەنی سیاس بۆ لایەنی سیاسەکەواتە ڕێژار ئەگەر بێ بچووناتە بە ئەف یا زیدەتر لەسەر ئەرز الواقع بە ببی ئاوایی ڕوو بدەتن دە پێشە ڕژێدا دەدەمێ نێزیکین پێشدا دەبان چەند ڕژاندا دەدەمەکێدا و نرخێ دینار بەرامبەر بە دولار بە ئەوەیەکێ بەرچاو داکەتیە 5,000 جێ دەرباس کردە 150 دەرباس کردە چ ژێرە پێشبین دەکەن ژە نرخێ وێرە تاوکو دوێنێ بژاردی ئەومان لەبەر دەمدا بوو کە پارە عێراقی دابەزە بەڵام ئێمڕۆ کە دوای کوژرانی سەید حەسەن نەسڕڵڵا لە ئێستادا هیوایەکی کەم هەیە کە معنەیاتی جەنگاوەرەکان شەڕکەرەکان دابەزێت و هەروەها ئاگر بەست ڕابگەیەندرێت لە نێوان لوبنان و ئیسرائیل و تەنانەت لە غەزەش ئەو کاتە بە شێوێک لە شێوەکان ئەو ڕوبەڕووبوونەوەانە کەمتر ببنەوە و هەروەها زۆر باشە ئەگەری ڕوودانی جەنجێکی گشتگیر پاشە کشە دەکا ئەو کاتە کاریگەری ئەرێنی دەبێت لەسەر گەلێک سپاس ڕێزدار هومام ئەشەما شەڕازای ئابووری ژێ هەولێری لەگەڵمە بووی ماندوو نەبن